خاڵێکی تر زۆر گرنگە قوتابی خۆشەویست دەست بە شوناسی خۆیەوە بکرێت. شوناسی خۆی لەدەست نەدا لە زانکۆ. پێش چەند ساڵێک لە زانکۆ دانیشتم. گۆڤارێکم یا ڕۆژنامەیەکم بەردەست کەوت. لاپەڕەم هەڵدایەوە چیرۆکێکی زۆر ناخەژێ منی وەستات. کچێکی زۆر پاک و بێگرت بە شیرێکی حەڵاڵ پەروەردەکراوە. باوکی و دایکێکی ماندوو کۆناغی 12 بنەڕەتی پێتەوا دەکەن. لە دەرەوەی هەولێر هەنگاو دەنێ بۆ ئێرە و لە زانکۆ وەردەگرێت. لە ئاهەنگی یەکتر ناسین لەگەڵ کوڕێک یەکتر دەناسین. ئەو کچە ڕێ بەخۆی دەدات زیاد لەو ڕێگا مەسموحێکەوە بۆی دانراوە هەنگاو بێت. ئەو کوڕەش بە نیەتی خراپ زیاد هەدێتی دەکرێتەوە. هەتا دەگاتە ئەوەیکەوە پەیوەندی سێکسی لە نێوانیاندا ڕوودا. ئەو کچە ڕەنگە بە بێگەردی چۆن سەیری برا یان ئامۆزایەکیان پیاوی دوا ڕۆژی خۆی سەیری کرد بێت، بەس ئەو کوڕ لە ڕاستیدا گورگ بووە لە پێستی کەوا کەسایەتی ئەو ئافرەتەی شکاند. دوای ئەوە لە ڕێگای وێنەگرتنی فشار لەسەر ئەو کچە دەکات کەوا خۆی تەسلیم کردووە، کەوا دەوێت بێت نەک لەگەڵ ئەو لەگەڵ برادەرەکانیش هەمان کار ئەنجام دات کە بەداخەوە ئەو زانیاریانە ڕۆژنامەوانێک لە سەردانی سجنی ئەحداس دەستی کەوتووە کە ئەو کچە لەوێدا فێنیوەتەوە. ئەو کچە دەڵێت وەزیەکە 12 بنەڕەتی تەواو دەکرد مردبە ناربا بە ناو زانکۆ. کەواتە قوتابی زەن خۆشەویست هاتووە خۆی دروست بەس دەبێ وریابێت. دەبێ وریابێت. نابێت کەسێکی فێڵباز بێت، بەس دەبێت ئەوەندەش زیرەک بێت فێڵبازەکان فێڵەنێ نەکەن، شوناسی دەست بێت. زۆر جار قوتابی دێتە زانکۆ لە ڕێگا کەسێکەوە پێوە سەرسام دەبێت بیر و باوەڕی خۆی لەدەست دەدات، ڕەوشتی لەدەست دەدات، کەسایەتی خۆی لە ناو کۆمەلگا لەدەست دەدات. تووشی هەڵە دەبێت دوایی خۆ پێ دەکات و ناوی لە زانکۆ هەڵدەواسێت دەچێتە ناو دۆسیەکەی لەکۆڵی نامێتەوە. کەواتە من داوا لە قوتابی خۆشەویست دەکەم کەوا شوناسی خۆی بپارێزێ. یەک، دوو، کەسایەتی خۆی بە ڕەهایی تەسلیمی هیچ کەسێک نەکات. ڕەنگە من مامۆستایەکم لە بابەتی خۆم سەرکەوتوو، بەس مەرج نییە من لە خواری کۆمەڵایەتیدا زۆر سەرکەوتوو. مەرج نییە من لە خواری کۆمەڵایەتیدا زۆر سەرکەوتوو. بۆیە قوتابی نابێ حتا بۆ مامۆستاکانیش ئیرادە و ویستی خۆی بە ڕەهایی تەسلیمی هیچ کەسێک بکات. پەیوەندی قوتابی چڕ دەکرێتەوە لە بواری فێربوون و وەرگرتنی زانست لە مامۆستا. بەسەندێک بواری تر هەیە کە لەگەڵی وروشێترا باس کرا پێویستە باوکی، دایکی، خوشکی گەورەی، برای گەورەی لە بابەتەکان ئاگادار بکاتەوە بۆ ئەوەی شوناسی خۆی لەدەست نەدات. بۆیە وریابێت لە لاساییکردنەوەی ڕەهایی هیچ کەسی تر. حتا مامۆستایەکی زۆر بەتوانە کەسە وەکو خۆت بە